رشمالی خیلان لناوچیلی گوران کیجا کرده چاوک ده بولای دلدار بوجی جوان بچر پودم پیکنینو بیالنجا قرآن بهرو مردوشی دل پرلهی. عزیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی و پرۆگرامی گەشتی زریان سڵاوتان لەبێت. خۆشحاڵم لە گەشتێکی دیکەی سروشتێکی دیکەی کوردستانەوە لەگەڵتان بەردەوام دەبین بە پرۆگرامی گەشتی زریان. لە پرۆگرامی ئەمڕۆماندا هاتوومە تا گوندی کانی مەردان کا پێشتر ناوەکەی کانی مردووان بووە. بەڵام دواتر دەزانین بۆ ناوەکەی گۆڕاوە و ئەم گوندە مێژوو بەسەرهاتەکانی چییە. بە ئاسپۆنسەری دۆشاوی نمنم بەرنامەکە دەست پێ دەکەین. ئێوەش بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن. لگوشی چیخ دلداری چاوی دلاری خدا آخو کی دلبر بی بوجی جوان بو دلداری لپر ابین دلبری وکفری وستاوا پیری پیکری لاجی جوان لنا دیاری چنجانا روزنا دلا فرپی مستانا چنجانا روزنا بەڵێ ئازیزان ئێستا ئێمە لە گوندی کانی مەردانین دەچینە ماڵی کاک ئەسحەد لە وێنانی بەیانی دەخۆین و گفتوگۆکان دەست پێ دەکەین. بینەرمان بن. ها؟ مزام السلام عليكم. باشي كاكا جان أحواله أو تشيكي بو يا خو مالتانا بس بيويست بونا كاوا خوتام خانة أركوا زور ممنون سباس دكم يعني سو سر بري خود سري بري قصابي اي زور باشا كاتا شعر زايد هي بزام برو مجروج كم من ترسم آخر تاسف نبيني ولا أنا كا بترسم وانيا والله جماعتنا ترسم ليش الساق بيشي خوكا بخوا من ناويرم طب بابي من ناويرم متى ما ونبي بالنسبة شروق حافظ ئەوەی لە گوندی کانی مەردان دەبینرێت ئەوەیە کە دانیشتوانەکەی گوندنشینان بە ئاژەڵداریەوە سەرقاڵ بن چونکە ئاژەڵێکی زۆر دەبینرێت مەڕووماڵاتێکی زۆر دەبینرێت بەڵام زانیاریەکە تەواو نییە چونکە ئەبێت لەگەڵ کەسێک گفتوگۆ بکەم بۆی زانیاریی تەواو وەرگرم. ئەوەندەی ئێزانم ئەوەیە کە گوندی کانی مەردان پێشتر ناوەکەی گوندی کانی مردووان بووە بەڵام ناوەکەیان گۆڕیوە بە گوندی کانی مەردان. ئەمەش ئەبێ پرسیار بکەم بۆی بزانم هۆکاری گۆڕینی ناوەکەی چی بوو و ئەم گوندە لە ڕووی مێژوویەوە چ چیرۆکێکی تێدایە. ئەوەندەی ئێزانم ئەوەیە کە لێرە ئەو کەسایەتی کە پێی وتراوە خولەپیزە دانیشتووی ئەم گوندە بوو و خەڵکی ئەم گوندە بووە. لێرەوە چالاکیەکانی دەست پێ کردووە
بەڵام زانیاریەکان ئەبێت زیاتر بپرسم لەبارەیانەوە بۆەوەی کە بتوانین تەواوی زانیاریە دروستەکان بۆ ئێوە بگوازمەوە. حجاجي داچنا ساريم داوي دوما چم لكل شكم بخير بيسر چاو يا اخوان ماندوو نەبی سر او چاوانه ماتم ازيتان كشام ئێوە عەزێتان کێشا يا اخوا بخير بين سر چاو بخير بين يا زۆر سپاس بۆ ئێوە سەما چی لێ یەکەی والله ان شاء الله چای چکین و اكين بچشونانی خوين ئینشەڵڵا بەس كولي اكين بله ئەرکی گرانە والله قال لي بزاني والله قال ليش نزاني وقرصوتها نان بۆ نانەوە گۆش وە قەسە ارى والله لەش زاغ بێ یاخوا باندوومان کردن سپاس زۆر زۆر سپاس لەش وكل جستاني او مستوان او سارم خالخوان لشرخي ناوي قردن هاور دوم دكاستي كاويو هەمیشە لە پرۆگرامی گەشتی زریانەوەی زۆر باسی یەکەم نانی بەیانێت چونکە منەشمە هەر گونجێک زۆر برسیمە خێرا حەزەکەم نانی بەیانی بخۆم بەڵام ئەمڕۆ لە ماڵی کاگەسحەت نانی بەیانی جیاواز بوو چونکە کاتێک کە ئێمە هاتین گیسکێکیان سەرپڕی نانی بەیانیشمان بوو با جەرگ و دڵ و گۆشتی بررا و تەرتیبات بە دوی کوردیەوە نانێکی زۆر بەتامە بێ ئێوە ناخۆشم دەست بە نانی بەیانیەکەین و دوایەتی نەناوبوون حجاجي داچنا ساريم داوي ما شاك قبلك الحوار نسيق بو ابرو باريم گفتوگۆیەکی گەرم دەست پێەکەین بە دوویەکی ساردا جاوێت چەند تامی خۆش بێت تاوان کە ڕوویکەیتە هەر گوندێک ئەو دەوێت بۆێنن تاوامان دوێت حەسێتەوە هیچی دۆکە ناهێنێ یەسڵاوتان لێبێ سلام سەرحەد و باوکی أسعد ومغرم الله راسك مشكلة لنا صراحة شهر برامة مشكلة لي يا الله يا أخوان قالوا جميع إسلام باوکی بەڕێزت بله ما كقادر کاقادر چۆنی کاقادر گیان بله باشی شکر والله لخوا بده باشم یەخوا باشوی يا اخوان روسبيبي جەوی گوند خۆشە ماحال يا اخوان روسبيبي خۆش بوەسا بلم شي خۆشە جەوی گوند انا والله وەنیە انا والله خوش ئەمڕۆ بووین بە میوانتان چاک عەزێتانەین اخوان بخير بي يا اخوان بخير بي زور في خوش حالي یەخوا هەل بهاتنتان بخوا زۆر زۆر مەمنون بخوا زور بێگومان خەڵکی على بخوا زور کە میوان دۆستن في خوش حالي ماڵتان ئاگان بێ ئینشەڵڵا كاك عزيز رنا بأزانية بەڵێ هلا بنا مالو وهاتوين بلاودي وخان وبميوان هميشه هر خوش حال بي خوانەتان بڕێ خوا هەر ماڵ يعني دائم ئاوەدان حزك يعني والله ميوان ما نبي ولا خدمتي ميوان هامي زۆر زۆر مەمنون ماڵ ئاوەدان بن ئینشەڵڵا خير بينو في خوش حالي نو زۆر زۆر سپاس باسێکی گوندەکەم بۆ بکە چەند ماڵن ئێستا بەچیەوە سەرقاڵن والله يسق حالنا شج مالي شەش ماڵن بله بەڵام ئەو شەش ماڵە زۆر پێکەوە با بڵێن بتەون نزیکن لێ حر همو مامو برازاو آمزايشين والله أنا والله بيجانا ما تيانيا بەخوا أنا والله أصفاز بوخو سوزو سەردانی لەگەتەن و تێکەڵن إتي ملهم همو من مامو آموزاو براين خوا لێکتان نەکاوە زۆر خۆشاوە نزیک بن لێکەوە بەچیەوە سەرقاڵن والله حر زيادة بأجل داري بو أرى والله هاتم سەرەتا باسیەوەم کردم وا دیارەکە زیاتر سەرقاڵی ئاژەڵداری بن چکە ئاژەڵ زیاتر ئەبین دێ هر أجل داري لە ڕووی باخ و باخات والله اللي روبا خو باخاتي شو هر واتو جوز وشتمان هي بس يتي زور بو ناجين بخوا بەشی پێداویستەکانی خۆتان ئەکات والله يتي وا تازه خيك بيغا وردو ده إن شاء الله تازه خيك بيغا هەر باشە ینی بەشی خۆتان أرى والله بله وەنیە بله سەرکەوتوو بن یاخوا ژیانی گوند قورسە بەڵام ئاسوودەیە والله زور لغل سيمانية فرقي زورة يعني فرقك والله ليه مشكو مرتاحة إنسان أو هاي باكا مشكو مرتاحة مشغول نيد وكو شاركان خلق زور بطاقة به
بەزی تەرکیشی تۆزێ بەخوا قورس و ناڕەحەتە. باش ئەم گوندە پێشتر وا بیستم ناوی کانی مردووان بووە بەڵام ئێستا ناوەکەیتان گۆڕیەوە بۆ کانی مەردان جا پێم بڵە بۆچی ناوەکەی گۆڕاوە. وەڵی ئیتر لەبەرەوەی ئەگەر نەبێ بە مەسەلەیە بڵێ ئەمە وەسوی خوانە بیدایەتی لەوەتەی ئێمە لە بنەماڵۆ دروست بین سپاس بخوا خەڵقەکەمان بە مەردانە دروست بووە خەڵقی باش بوو ڕێزمان لە خەڵک گرتووە و خەڵک ڕێزی لێ گرتوین و ئیتر کاکە ئیتی وەکو بنەماڵەی ئەحەیمینە ڕۆژ و خولە پیزا ناودار بوون و بەڕاستی مدیناحێش هاوکاری زۆر کردین وتی ئەم گوندە گوناحە ناوی بنێن کانی مەردان ئەیکەین بە کانی مردووان ئەیکەن بە کانی مەردان ئەرە وەڵڵا دەیەکە مەردی تیا بوو بەهرە بێ ناوەکەشی وابێەوە نیە دێکی زیندووە کە زیندوو بێ بۆ مردوو بێ بەدڵنیایی وایە جوانە. لە ڕووی مێژوویەوە باس لەوە ئەکرێت کە ئەو کەسایەتی کە پێی وتراوە خولە پیزە کە ناوی ڕاستەقینەی من نایزانم ئێستا لە ئێوە پرسم خزم کە سوکاری ئێوە ئامۆزای باوکومە لێرە ژیاوە و لێرە کار و چالاکی ئەم گوندە بەڵێ گوندی کاک محمووە بەزی قاچاقی و ژیان و ئەوانەی لێران نەبووە ئەم گوندەی ئێمە لە 57 ئەوەدان کراوە لەم چێمیاڵە بوو لە شەمیاڵە میدی لە 57 هاتوین لێرە ئەمە عەرزی خۆمانە و ئاوەدانمان کردوتە و وان لێرە باشە ئەی بۆچی ئەڵێن ئەمە گوندەکەی خولە پیزێ ئەمڵکی ئەوشی تایە ئەمە بڵێنمە ئەم عەرزە هی سێ بەرایە یەکانی شەید خولە پیزەیە مامەگیان تۆ بیرتە کاتێک کە خولە پیزە لێرە بۆ و بیرتە کە خولە پیزە لێرە بۆ شەڕوشتی کردووە لە شەمیاڵی سەر و هاتوونێتە شەمیاڵی خوارو کە لێرە هاتوێتە ئەرێن ئەو نەما لە کەس و کوژا ئەی چۆنی ئەو شەڕێکە دروست بوو کە باس ئەکرێت چۆن دروست بوو ئەو شەڕوشتەی نێوان باڵێن خولە پیزە و پۆلیسی ئەو کاتە وڵای ئێمە ئێستا من ئەو کاتە باوکیشم کە بە ڕەحمەت بێ کاک محموو قاچاق بووە باوکیشم مناڵ بووە من ئەوەی کە بۆم بۆی ئەوەی باسکەم ئەبێ لە دەمی باوە باپیمەوە باسی کەم لە 47 بووە نەخۆشیش بووە لە ماڵەوە ئیتر ناوی بۆ ئەسکەری هاتوۆتۆ ئەو کاتە ئەسکەری هەبووە بڵێ تەبعان ئێتە و حەمیمبانی شاری ئان بەفرەزە بووە تەبعان پیاوێکی خراپیش بووە ئیتر ئەویش هاتووە داوای لێ کردووە بۆ ئەسکەری ئەمیش ئەڵێ ڕجای زۆر تیا کردووە توێتی کاکە من نەخۆشم و وازم لێ بێن و هەروازی لێ نەهێناوە تو ڕۆژی هاتۆتە سەر ماڵەکەی و توێتی جەنازەکەی ئەم بەسەر ئەی نەبێ گوێرێژێکا بەخوای ئەیبم بۆ چوارتا ئەویش پەلاماری بڕێوی لێداوە و فیشێکێکی پێوە ناوە کوشتێ ئیتر لەوە قاچاق بووە ئەرە وەڵڵا باشە ئێستا دوای شەڕەکە تا ساڵی چەندی خایاندووە لە نێوانیاندا چی ڕوویدا لە 47 کە قاچاق بووە بڵێن هەتا 51 ژیاوە 4 ساڵ ئەو 4 ساڵ تەمەنی بووە ئیتر هەنێ لە براکانی کەی دوایی ئەوانیش تەقریبەن 3 ساڵ دوای ئەو ژیاون ئەوان شەید کراون ئەرە وەڵڵا ڕۆزەکانی ماوەن لێرن وەڵا لێرە نین لە سلێمانین کوڕێکی هەبوو نەماوە کاک ناسی و کاکتاهایە لە قەڵەشوالان برازایەتی ئەوە ماوە اینجا برای ماوە کاک شەریف ئەوانەی ماوە کوڕەزایشی ماوە بڵێ کەواتە شەڕێکی زۆر لەم گوندەیە ڕوویاوە بۆیە پێشێڵنکانی مەردانۆنیە زیاتر شەڕەکانی لە کەتوو لە هەڵوان بەڵێ لەو دوو شوێنە زیاتر ڕوویداوە ئەرە وەڵڵا لەبەردە بە کۆز و لەبەردە بە کۆزی باڵێ ئەلا ڕووکەرە باوکە ئەلە ڕووکەرە ئەو ڕووکەرە ئەڵێم لەبەردە بە کۆز و لەوێ شەرێکیان کرد حکومەت شۆ سەریان لەوێ کاکتایە زامار کرا کە زامار کرا بدیان بۆ چەمپارا و لێ شاردیانەوە لە پاشی حەزنۆ دەڕۆژ حکومەت غەبەنادا وا لە چەمپاراوە حکومەتی عێراق چوو لێەوە بدی و لە پێنجۆر و لە سلێمانی ئیماد ئەیدامیان کرد
كاكتاري براي كاك محمود لا سليماني إعدام ينكر ئەوەی کاڵێن من بیستومە ئەڵێن کاتێکە عیدام کراوە با بڵێن کاک محموود کە پێڵن خولە پیزا چۆتە سلێمانی و شاهید لەسم شەمپارا و گیرە حکومەت گرتی حکومەتی عێراق لەوێ حکومەتی عێراق سوودەوە گرتی و لە پێنجێن و لە سلێمانی ئیدامیان کرد لە بەردە بە کۆ شەریان کرد لە پشتی نۆڕکەوە ئاوە ئەویش نەهامەتی زۆر چشتۆ بەدەست حکومەتی عێراقەوە با بڵێن خولە پیزە و جەماعەتی زیناخانم مەسەری خولە پیزا شۆڕش بووە وەکو شۆڕش کاگە بەس چییە ئەو سەردەمێ نەبووکو ئیساکیە خۆنەواری و تۆزێ پێشکەوتوی وەزە بێ ئینە کاکە گیان شۆڕشی ئیسە بۆچی شۆڕشی کردووە ئەگە زڵ و زۆر نەبێ کە شۆڕشەکات ئەویش هەر بۆچی بووە کاکە هەر زڵ و زۆری لێکرا و زەم و زۆری پێ قوبوڵ نەکراوە ئەویش یەکێ بووە لەو یەکێکە لەو پیاوانە کە بەخوا شۆڕشی کردووە بەس وەڵاهی بەداخۆ بۆ هەموو حیزبەکان بۆ حکومەت وەکو ئەوە هیچ لا نێنەکردنەوە لە بنەماڵی خولە پیزە هیچی بۆ کراوە هەتا ئیسا باخی پێ نەداوە هەتا ئیسا شەید خولە پیزا مەکتەب هەیە بەناویەوە جادەیە بەناویەوە مزگەوت هەیە بەناویەوە پردی هەیە بەناویەوە چی بۆ ئەمە گوندی خولە پیزەیە بەڵێ کارەبای بۆ هاتووە ناڵم نەهاتووە جادەی هاتووە جادەی خۆڵ بەس چی بۆ کراوە ئەم شتە بە تایبەتی دیار بێ بۆ شەید خولە پیزە کراوە بەڕاستی نەک بۆ ئەوەی کە ئەو کەسایەتە لێرە بۆ تەواوی گوندەکانی کوردستان پێویستە ئاوادان بکرێنەوە زیاتر ئاوڕیان لێ بدرێتەوە چونکە لانی کەم ئەو شوێنە بووە کە ئازادی لێوەی دروست بووە ئەو شوێنە بۆ کە پێشمەرگە لێوەی خەباتی کردووە من وەکو بزانم وەکو بۆیان گێڕان بێت و وازم لە ساڵی 66 بووەڵێن ئەڵێن خوا عافیکە مەلا مستەفا کۆبوونەوەی بە ڕێز عەشەدەکان زۆر کردووە یەکێ لەوانە عەباس ئاغای سەرکەبکان بووە و توێتی شۆڕژەکەین و واکەین و یەکێ بۆ خوازم ئەڵێن عەباس ئاغای سەرکەبکان توێتی کوورە بۆمان ناکرێ و حکومەت چاری ناکەین و دیەکەمان دەسوێکی لێگە ئەو توێتی وەڵای زۆر عیب بۆیەوە واڵێن خولە پیزە بە حەو کەس و حەو ساڵی کرد ئایەک و ئێمە بەهمە میلەتەوە لە حەو ساڵمان ئێمەش پێ نەکرێ مەلا مستەفای بارزانی ئەوەی وتووە مستەفای بارزانی بە ڕەحمەت بێ وای بووە و توێتی خولە پیزە بە حەو کەس و حەو ساڵی کرد ئێمە بەهمە میلەتەوە بڵێ ئێمە حەو ساڵمان پێ نەکرێ ئێستا ساڵانی پێش و جیاوازی چییە بۆ ئێوە بێگومان دەمێکە لەم گوندە وەکو چۆن ینی جیاوازی وەکو ئیشوکارەکانتان وەکو ماندووبوونەکانتان وەڵی خۆی سێ بەعام گۆڕانکارێکی گەورە ڕوویداوە لە کوردستانە بە ئیسان هەموو شتەکانی سفر نەکات و خەڵقی ناشکون نەبێ ئیکاگەیسە بە قوربانی چاو و مساڵ و عیامان خەڵی لێرەوە بە ڕۆژە اینجا چوە سلێمانی عینێ بێ بە وڵاخ بۆ چوارتا هەتا چیت و هاتی تۆ ڕۆژێک و پێچوو ئەو تۆ ئیسە سپاس بۆخوا بە سعادێکی لە سلێمانی ئەوە برا موبایل هەیە ئەو برا کارەبا هەیە ئەوە هەموو شتێ بەڕاستی وەڵای شتی وەزەکە خراپیش نییە وەکو خەڵک تەواو بڵێ شتەکان بەعام هەمیشی خراپە دەست و چاو خۆش بێت بەڕاستی زانیاریەکان بەپێی پێویست بوو منەوەی کە ویستم بەڕاستی وەرم گرت دوایشە چینە ناو گوندەکە و پێکەوە ئەگەڕێین زانین ئەو باڵین تایبەتمەندانی کە ناو گوندەکە هەیەچین لە خزمەتانە زۆر سوپاس لنا رشمالي خيلان لناوچيلي گۆران پاشەوەی نانی بەیانیمان خوارد و ئینێرجیەکی باشمان وەرگرت ئێستاش بەرەو گوندەکە ڕۆم دەچمە ناو گوندەکە و بۆی دیمەنی ناو گوندەکە ببینم و بزانم چیتر هەیە چ چیرۆکێک هەیە چ ئەم گوندە چ تایبەتمەندیەکی دیکەی هەیە لەگەڵم بێت ڕەوەستە دڵە خوورپەی مەستانە چەند جوانە ڕەوەستە دڵە خوورپەی مەستانە سڵاو لەبێت زۆر سپاس ئەمڕۆ پرۆگرامی گەشتی زریان هاتینە گوندەکەتان ماشەڵڵا گوندێکی زۆر جوان زۆر سپاس چەند ساڵە ئێوە دانیشتوی ئەم گوندن بڵین لە ئینتیفازۆی تێم هەر لێرین بڵین یاین لە قەدیم و هەر بەز ئێمە لە ئینتیفازۆ لێرێک لەواتە لە ساڵی نەوتویەکەوە
هێشتا ساخ بێ تەمەنێک خوانەی بڕێ بەڵێ ژیانی گوند قورسایی خۆی هەیە وایە هەرە وەڵا قورسە ژیانی گون زۆر قورسە بەچیەوە سەرقاڵی زیاتر وەڵای ئەمە هەر خەریکی حیوانداری شتین ئەی باخ و باخات و ئەو شتانە ئەی بەخۆباخات تەمانە بەشی خۆمان هەیە زۆر باشە هەرە بەش وەڵا. خۆتان هەبێ بەڵێ باشە. بەڵێ هەمان کاک ئاوات ئێستا تقریبان چەند کەسێک لەم ناوم گوندیان وەڵای ئێستا تەقریبا 6 ماڵ لێرێ 6 ماڵ بەڵێ بەڵام ماڵەکان پێما بێ هەمووی خەزمی نزیک وایە 3 نەفەری لێرێ و 4 نەفەری لێرە و هیچ ئێمە ئام بە کاملێ مەخۆمان لێرێ زۆر باشە ئەی باشە کاگاوات پێم بڵێ لە ڕووی ئاوەوە گوندەکە سەرچاوی ئاوی چۆنە سەرچاوی ئەو ماشک و خراپ نەبوو بەس ئیم ساڵ بە ئام تۆزێ وشکە ساڵی بۆ بە ئام ئاو کەمەی ناشک و خراپ نەبوو ئاوی ئێمە ئاوی بیرتان ینی بیرتان هەیە بۆ ماڵەکان یاخود سەرچاوی کانی ئەو شتانە مان هەیە و بیری ئینتیوازیمان هەیە و زۆر باشە ئارە وەڵا خاتە لە ئاوە مشکلەتان ئەمن مشکلەمان ناتای سەشکۆر ئەی وەکو خزمەت گوزاری وەکو مەکتەب خستەخانە ئەچین بۆ زەلان بۆ مەکتەب بۆ زەلان بۆ خەسخانە هەرەچین بۆ زەلان قرس نییە ینی بۆ قوتابیەکانتان لێرە بڕۆن بۆ زەلان بۆ جستان تۆزە قورسە ئارە وەڵا بۆ جستان تۆزە قورس چۆن هاتوچۆیان پێەکەن وەڵایە بە سیارە مەکرێ بۆ بگرین ئارە وەڵا ئەی بۆ بنکەی تەندروستی وشت واللهی بنکەی ئەریزەمان ناوەتیان بۆ تانەکەم ئێست تەلەبەکان ئەوەنە نین کە بڵین تەلەبەی کەمە شش ماڵەگە و پێ دەڵێم یەکێ دوان لێرێ سییان لێرێ و ئەرەوەڵا سەلامەندی یاخوا بەخێر بێت سەرا و چاوانە یاخوا بەخێر بێن سەرا و چاوانە یاخوا بەخێر بێت بەخێر بێن سەر چاوانە هوري لملان آلوزايا بومبلي توزا توزايا هوري لملان آلوزايا ئەستێڵی سەردەشت ئەوەی کە لە بەردەمی منە ئەم ئاوەی کە کۆبەتەوە ئەم ئاوا بەکار ئەهێنرێت بۆ زەرعات و ئەو پێداویستیانەی کە هەیەە ڕۆژانە بۆ ناوباخ و باخاتەکانیان ئەوەکە پاکن وە بۆ خواردنەوە نابێت چونکە کۆبووتەوە بەڵام گرنگە بۆ خەڵکی گوندەکە چونکە بەکاری ئەهێننەوە بۆ باخ و باخاتەکانیان کەواتە لەناو گوندە هەر شتێک سوودێکی خۆی و تایبەتمەندێکی خۆی خاڵی شینی ئەی پیرۆزایە کاک ئاسعەد باسی ئەم کانیەت کرد پێشتر ئەم کانی ناوی چییە و لە کانی خاڵانی ئەم کانیە سەرچاوەکەی لە کێیەکەوە دروست بووە وەڵڵایتان لێ کردووە ئارە وەڵڵا لە ساڵی 57ەوە کە ئێمە هاتوونیتە ئێرە ئەم کانیە ئیتر ئەم دەشتانە کە تۆی بینی ئەمە هەمی دێبەرە هەمی کراوە بەتوتن بەم کانیە هەموو گوندەکە سوودیان لەم مابلنکانیە بینیوە هەر زۆر عجیب بۆم کانیە ئەیناوەکەی لە چیوە هاتووە وەڵی هەت ئەوەی میزانمە کانی خاڵانی پێڵێن ئەرە وەڵڵا ئێستا بەداخەوە ئاوێکی زۆر کەمی هەیە ساڵانی پێشوش وا بوو نەوەڵا بەعام کانیەکانی سەمی وای لێ هاتووە ئەرە وەڵڵا هەمی کانەکانمان لێ هاتووە ئەی باشە کاوە ئەو کەم بووە بۆ زەرعات و بۆ پێویستیانی کە هەتانە ینی چی ئەکەن وڵایەتی بیرێکمان هەیە لەو دیوە و کابراایکی لە مامەخەلان لەو دیوە ماڵیەوە بێ لەگەڵەوەکانێکی داوینێتێ بە سۆنە ڕەمە کێشەوە بۆ ئەوایی ئەو باشترە ئەو ئاوی چاکی بێ ماشەڵڵا پاک نەکەوێت ئارەوەیە ئیتا تای ساکێ پەکمان نەکەوت بەس بەخوا گەر ئاوا بێ لەوەچی حاڵمان خراپ بێ بەگشتی ئاوڕۆ لەکەمیوە بەعام وایە بەرەکەت نەماوە ئیتر بەعام هەموو دنیاوای لێ هاتووە کەم ئاوی و وشکە ساڵیە و بەسبوونیکانی لە ناو گوندەکانە هەم سروشتێکی زۆر جوانە هەم ئاوەدانیە لە ئاوەدانی خۆی مەسلەی کانی لە ناو گوندا وەکو چۆنە لە ڕیسپیە لە ناو دیەکە ئاوایە ئەوە نەشتێکی گرنگە ئەو نەشتێکی جوان و پیرۆزە ئەرەوەڵا بۆی پێویستەکە بەڕاستی ئەو بە فێڕۆ نەدرێ لە شار و لە گوند و لە هەر شوێن لە هەموو شوێنێ بێ وایە بەس بەخوایتی تۆزێ قەدریشی لێ ناگیرێ ژیان بێ ئاو نابێ و ئیتر ئیسان بە ئاوەژی و بەس بەخوا برا
باشن ئەوەی ڕێنیان بەستە لە دوای منەوە چۆنی باشە باشی ناوت چییە؟ هەستیار کاکە هەستیار بەڵێ تۆ چی کاک ئەسعەدی وەڵا باوکمە باوکتە؟ بەڵێ ئەی خوا لێت نەسێنێ یاخوا ئەی تۆ؟ باپیرم پیرەدا وش گیان کە جوانە ماشەڵڵا کاکە خڕا ناوت چییە؟ وەرزێر 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 لە مەکتەبی؟ لە شارە خوێنی یا لە گوند؟ لە شار ئەی حەز ناکەی لە گوند بی؟ یاخواتە من درێژ بن ماشەڵڵایان لێ بێت دوورن لێم دەورنە لامە بۆ دوورن دەست دەورێرەوە وەرن 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 چۆنن؟ باشی؟ خۆش هاتی بۆ لایم ئاوکانیەوەنیە؟ هارەوەڵا ناو چییە؟ نام سیدادە سیداد لە مەکتەبی؟ بەڵێ پۆلی چۆنی؟ پۆلی حەوت زیرەکی؟ هەڵا باشین هەڵا ناکەم لای کەس هەڵا باشین زیرەکی باشین بەچەوە وەزعی کە هەیە باشی وەنیە؟ هارەوەڵا دێتە سەرکەوتوبی ئیشەڵڵا تۆ چۆنی؟ وەڵا باشمە خوا باشبی ناوچی بوو؟ محەممەد کاکە محەممەد لە مەکتەبی؟ بڵێ زووزووی بۆ گوند؟ هەر ماڵمان لێرەیە هەرماڵتان لێرەیە ئەی لێرە خوێنی؟ بەڵێ لە زەلای بەڵێ لە قورس نییە ئاوە ئەڕۆی توێیتەوە بۆ مەکتەب نەوەڵا هیچ نییە هەر بە سیارە ڕۆم بە سیارێمەوە سەرکەوتوو بێزیرەکی؟ ئەرۆلا لە خۆزای باشین زۆر باشە ئەی تۆ چۆنی؟ دەوەرە بۆ ئێرە وەرە 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 دوو قسەم بۆ بکە تۆش چۆنی؟ یاخوا بێبی ئەحواڵە یاخوا سەلامەت بی یاخوا تۆش سەلامەت بی ناو چییە؟ سەروەر کاکە سەروەر گیان پێم بڵێ خەریکی چیت مەشغوڵی چیت؟ وەڵا هەر خەریکی بیت و مێتی لەگەڵ باوکمە بیتی پلاسیکی بۆ هین خەیاڕوشانە؟ بەڵێ بۆ خۆتان یانی بەس بۆ ناو بۆ بەڵێ لەکوێ ئەم بیت وەڵا لە سیتەگە لای ئەڵەسیەوە لەوێ بەڵێ ساق پێ لێ زانی هەرە وەڵا شارە زین کە چاکە خۆشە ئیشەکە و وەڵا خراب نییە هەرە وەڵا خۆشە ئاوا کە بەرهەمێکی باشیە بێ باخەکە و پێ خۆشە ئای چۆن هەرە وەڵا هەموو کەس پێی خۆشە یاخوا لەش ساق بێ سەرکەوتوو بیشەڵڵا یاخوا بێبی ژیانی گوند و شار بۆ تۆ کامیان خۆشترە؟ وەڵا هەمووی خۆشە هەمووی خۆشە هەرە وەڵا فەرقی هەبێ هەرە وەڵا فەرقی نییە یاخوا لەش یاخوا بێبی خۆشحاڵ بووم یاخوا سەلامەت لەشتان ساخ بێ یاخوا کاک حاجی چۆنی؟ بەڵێ سەرچاو بەسایی خواوە یاخوا باش بەسایی خواوە کاک حاجی چەند ساڵە لە ناوم گوندەیت؟ وەڵاهی لە 57 بەڵێ بەڵێ لە مناڵی و بەڵێ 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 باس لەم گوندەکەن کاک حاجی مێژوویەکی شۆڕژگەڕانەی هەیە مێژوویەکی مەردانەی هەیە هەر وەکو ناوی گوندەکەتان باوکت ئەکات چی خولەپیزە؟ خولەپیزە ئامۆزامە برازای باوکم بووە بەڵێ بەڵێ برازای باوکم زانی لەسەری وردەکاری ژیانی چۆن بووە؟ قورئان ژیانی ئیتر ئێمە مەگەر مامەیەکم ئاواشتی بۆ جێڕایەوە ئیتر خۆیمە ئاگامان لە شەڕ و شتیان نەبوو کە لەم شێوانە بوون من مناڵ بوو نەم ئاوزاوە دی من بەس نازام ڕەنگی چۆن بووە ئیتر وەڵی جاشی بۆ ژێرمە بۆ ئەنی ئێستا بۆ نەمام تو ئەوان چیان باس کردووە لە سەبارەت بەو والله ئیتر خۆ لە حکومەت قاچاق بوون و لەگەڵ حکومەتدا شەڕیان کردووە و ئیتر لەم شێوانە و لە سیوەیلا لە شار بەژێرا لە گەرمیانە لە کەتووە لە هەموو شوێنێک ئارە وەڵڵا ئەو حرمەتەی کە لێرە هەیە لە شارستانە خۆ بەڵێ قەیناخوا شارستانی هەموو پیاوی چاکی لێیە دەوڵەمەنی لێیە بەڵام ئەو احترامی لە لادیا هەیە لە شازانە تۆزێک کەمە لە گوندا دەوڵەمەنی فەقیری خوێندرێتەوە کورە کابرا هەر کابرا ئێمە لێرا بوو من هەموو ئاخ 50 دیانە ببوایە بە خەیاڵمانەوە هات هەر هۆرەی جافین بۆ کرد من وام نەکرد بەعامل نایە بەخوا کورە بەعامل نایە چی ئەڵێ کورە چی ئەڵێ من چی ئەڵێ جواب بوومەوە لەسەر ئەو کەلە
زریان خان داڵار قڕانە کورەوەیام دووەت مردووە نام دوا خێڵانە دەست خۆ لە لای کانی دانیشی و چای خەڵوز و هۆڕشت بۆ بڵێن ئەوەی ترجەوەکەی تاوا نابێ گەشتە ئەما گەشت یاخوا لەش ساق بێت تەمەند درێژ بی ئیشەڵڵا بەساقۆ بم دەسماتەکەم کاکەلە چەمۆ بێ وەبرا لە یاڵۆ بێ کاکەلە چەمۆ بێ وەبرا لە یاڵۆ بێ دەچم بۆ لایە و گوڵە خۆبکە لە ماڵە و بێ دەچم بۆ لای یاورم خۆبکە لە ماڵە و بێ ئەو ڕۆژە من بووم دڵە گیان دەیڕۆ یانگیان ڕۆژێ خاز نەبووە ڕۆژێ خاز نەبووە سەرم لە مەینەت هەر خەلاز نەبووە وەبرا لە چەمۆ بێ کاکە لە یاڵۆ بێ دەچم بۆ لای یاورم خۆبکە لە ماڵە و بێ بۆ عەدالەتی هەڵەگرم برمە بۆ عەدالەتی ماچ حەرام نییە و بەلا خۆی وتی خوا مامۆساوە شەرعی ڕەوا بێ ماچی ئەو چیژۆ چۆن دەڵێ نابێ ماچی ئەو یارۆ چۆن دەڵێ نابێ کاکە لە چەمۆ بێ وەبرا لە یاڵۆ بێ بچین بۆ ماڵیارم خوابکە لە ماڵۆ بێ بچینە ماڵیارم ئەی خوابکە لە ماڵۆ تاکەی دانیشمیێ بە تا ساتەوە تاکەی دانیشمیێ بە تا ساتەوە بۆ نەنێمە بۆیی هەنا ساتەوە بۆ نەنێمە بۆیی هەنا ساتەوە ئەوە بارە حەشارە ڕاوە ئەوە بەهارە حەشارە ڕاوە حەشار بەسەی تۆمێ لەبکانی و ئاوە حەشار بەسەی تۆمێ لەبکانی و ئاوە کاکە لە چەمۆ بێ وەبرا لە یاڵۆ بێ بابچینە ماڵیارم وابکە لە ماڵۆ بێ تۆزایە هەوری لەملایان ئاڵۆزایە بۆم بڵێ تۆزە تۆزایە هەوری لەملایان ئاڵۆزایە. ئەم کانی ئێستا من لەسەری دانیشتوم پێی دەوترێت کانیە درۆزنە. پرسییم بۆچی پێی دەڵێن کانیە درۆزنە؟ خەڵکی گوندەکە وتیان هەر کاتێک ئاو کەم بێ ئەم کانی ئاوی تێدایە، هەر کاتێکیش ئەو زۆر بێ ئەم کانی ڕوو لە وشکی دەکات، کەواتە پێی دەڵێن کانیە درۆزنە و خەڵکەکە هەڵدەخەڵەتێنێت. ئەمەش یەکێکە لە تایبەتمەندیەکانی گوندی کانی مەردان. خاڵی شینی هەی پیرۆزایە دای کاڵێکیان چۆنی؟ بەخێر بێنە خەسەر ئەزێتمانە ئەزێت نییە زۆر زۆر پێ خۆشحاڵین و بەخێر بێنە خۆماڵتان ناوەدان بێ بەڕاستی ئەمڕۆ ئێمە دایکاڵەمان زۆر زۆر ماندوو کرد جگەلەوەی کە لە بەیانیەوە لێرەین ئێستاش بە دار و خەڵۆست چشتینی ڕۆی بۆ کردوین و ئامادەی کردووە یخوا لەش خێر بێن سەر چاو پێ خۆشحاڵی چی لێ ناوە بوونیەوە بەڵا گۆشت و برنج و شلە و ئارەوەڵا زۆر ئەرکی گرانترەوە کۆی کە لەسەر تەباق بێن یاخوا سەر چاو پێ خۆشحاڵی چەگەر ماگە لە دەستێ بێت داوەتامی چەند بە لەزەتە بێ ئێوە ناخۆش بینەرانی پرۆگرامی گەشتی زریان ئێمە لەم گەشتەماندا چێشتونانێکی زۆر تایبەت دەخۆین یخوا دەست و چاو خۆش بێ دای کاڵێمش دۆشای نمنمان لەگەڵ خۆمان بۆ هێنابوون
سپۆنسەری بەرنامەکە بە سوپاسەوە دابینی کردبوو بەڵێ چۆن بەلاتە زۆر جوانە تامێکی زۆر خۆشی هەیە جگە لەوێ ڕەنگڕۆیەکی زۆر جوانی هەیە ئەوە گیسکەکەی کە بەیانی بۆیان سەربڕین ئەوە چالیان ناوە ماشەڵڵا بۆیان کردین بە قۆزی من لە بری ئێوەش نانەخۆمە میۆڕۆیە یاخوا دەست جاوە خۆش شلەی بامێ و تەماتێ و بە دۆشاوی نمنم جا وەرن سێریکەن ئەها چەند ڕۆن ڕوویەکی جوانی هەیە و تامەکەشی وە خۆم مەزانم خۆم وەسپیەکەم بەکاری بێنن پەشیمان نابنەوە دەست و چاوتان خۆش بێ خوا لەشی ساق بێ با ساقۆ بم زۆر سپاس بەجددی من ئەمڕۆ چەند پەرداخم دۆ خواردۆتەوە دۆیەکی زۆر ناوازە جا لە هەر شوێنێک دۆتان کڕی داوا بکەن دۆی گوندی کانی مەردانتان بدەنێ چکە بەڕاستی دۆکەیان زۆر 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 بەتامە ئەو ڕکلامێکیشم بۆ کردم جەماعەت بەجددی دۆکە زۆر زۆر بەتامە من ئەمڕۆ ینی هەر هاتم و چۆمتم بەڕاستی بەس دۆکە خوشکێ چۆنی؟ زۆر سپاس باشی گیان زۆر سپاس ناوچی بوو؟ ناوم سێوەیە سێوە خان هەر لێرە لە گونگوندا ئاژی؟ وەڵایەتی لێرەین و لە شارین و بە زیاتر لێراژین جێی گوند زۆر خۆشەوەیە؟ بەڵێ بێگومان تەلە بە وشتیت؟ وەڵا وازمێنەوە بۆ؟ وەڵایتر بڵێم چی تااقەتم لێ نەما بوو بەتەمانی دیانی بە نیازنی بچیتە؟ ناوەڵا تازە تاوە وەڵایتر تاوە تازەوە باشە پێشتر لێرە لە گوندت خوێند؟ بەڵێ تۆزێ قورسە لێرە هات و چۆکردن بەڵێ لەگە براکانمان لێرە بە پێ هات و چۆمانە کرد بۆ زەلان قورس نەبوو؟ وەڵایی ئەو سەردەمە خۆشتر بوو خۆشتر بوو؟ زۆریش ژیانی تەلەبایەتی زۆر خۆشە ینی زڕۆفێکی لە بیر نەکراوە بەڵێ بێگومان لێرە خەریکی چیتە ڕۆژانە کە لێرە بیت وەڵایتر بە ئیشی ماڵەوە دەرەوە و یارمەتیانێم لە دەرەوە ئەشی دەرەوە کوتی وەڵایتر دایکمان خەریکن ئی بزندۆشین و مانگوانی بڵین ئیشی ناوە باخ و باخاتەوە ئەوشتانش بەڵێ کچی گوند لێ هاتووە لە هەموو شتێکا شارەزایی هەیە چاونە ترسن بەڵێ ئێستا ڕەنگە کەسێکی شار بێت لێرە بە شەو نەتوانێت تا باخەکە بڕوان بەستە سەورەکەم ئێوە وەرە نانا زۆر بەخوا کچی گوند بەس بەخۆیان زۆر سپاس کاک حاجی سڵاو لێ بێ سلام و سەرچاوم و بەخێرتانەکەم بەخێر بێ سەرچاو بەخێر بێنێ زۆر مەمنون کاک حاجی باسییان لەوە کردوتیان کاک حاجی پێشمەرگەی گوڵان بووە ئەرەوەڵا لە دووری هەشتاویەک و ئەو ناوم چوومە دەرەوە پێشەوەی گوڵان بوو ساخ بێت هەر سەرکەوتوبی ماوەی چەند ساڵ با بڵێن پێشمەرگایەتیت کردووە لە دەرەوە با بڵێن وەڵاهی زۆر نەخایەن لە دەرەوە بەزیتر هەر لەوەتەی بووین هەر لەگەڵ پارتی بووین و هەر لەگەڵ ئەوان بووین و بەس لەوێ دەوری 3 ساڵ لێوین هەر پێشمەرگەی پارتی و بارزانانی ئەرەوەڵا هەر پێشمەرگەی پارتی و بارزانانی لەش تاساخ بێ کاک حاجی لە کاتی پێشمەرگایەتیە لە کاتی با بڵێن چوونە شەڕ و خەبات و ئەو شۆڕ شۆشتانە چی یادەوەریەک چ بیرۆ با بڵێن بیرەوەریەکت لەبیر ماوە هیچ لەبیر نەماوە وەڵا لەبیری ماوە لە دووری چەمەکە لوانە شەڕێکمان کرد لیانە من زامار بووم دوو فێشەکەشم بەرکەوت چەمەکی پێڵێن چەمەک و سپیارە و سوورەبان ئەو منتیقە بوو لەگەڵ چێ شەڕتانە کرد وەڵا لەگەڵ حکومەتا بوو ئەرەوەڵا
ئەرە وڵایتر ملێت دوو شەکەم بەرکەوتر فشەکان هەن لە گیان ماماون ئەرە وڵا بەس گوێم نیاونێت وتی زەرری نییە دکتۆر ئەرە وڵا دکتۆری زەرری نییە ئەی بۆ دەرنێنە وڵی دکتۆری زەرری نییە ناڕەحەتنی پێی وڵا هیچ ناڕەحەتنی پێ و هیچ ئازاروشتم نییە و هیچیان لە گوڵمەی ڕانمە یەکیان لە گوڵمەی گۆشتمایە لە سمتمایە ئەرە وڵای تێمە نوێ لەگەڵ هەمەیادگار و ئەوانە پێشنگە بین خوا ئافریکا عەبدوڵڵاغا نەماوە لەگەڵ ئەوان نابین و ئێمە پێشنگەی گوڵانین خۆشحاڵ بووم هیوای تەندروستیت بۆ بەخێر بێنێ خوا بەخێر بێن سەر چاوم و بەخێر بێنێ خوا بەخێر بێنێ خوا سەر چاوم بەڕاستی ینی ئەمڕۆ زۆر ئەرکێکی تەواومان خستە سەر ئەم دانیشتوانی ئەم گوندە زۆر ماندوومان کردن ینی ناتوانم هیچ بڵێم جگەلەوەی کاڵم پێویستە گەربنمان ئازاکەن زۆر سپاس بۆیەوە دایگیان چۆنی؟ بە قوربانە بم بەخێر بێنی یاخوا یاخوا بەخێر بێن بەخێر بێنی یاخوا بە ساقە بم بەخێر بێنی یاخوا یاخوا بەخێر بێن سەر چاو بەخێر بێنی یاخوا گیان چەند ساڵە لەم گوندەی؟ کوڕە وەڵا دەمێکە ئەرە وەڵا هەل لێرە بووی بە مناڵی؟ نە وەڵا ئەی چۆن هاتی بۆ ئێرە؟ لە زرتوێز بوو بە بووکی هاتی بۆ ئێرە؟ بەڵێ وەڵا بەس ئەسڵم باو باپیرم نۆرکیە نۆرکی ئەرە وەڵا بەڕاستە؟ بەڵێ والله باشە ینی لە زەرگوێزەوە بە بووکی هێنانی بۆ گوندی کانی مەردان نەوەڵا کە دێکان نەسووتان حکوومەتی بەعەز سووتانی ڕامان کە چوینەوە بۆ نۆڕی لەوێەوە هێنامیان لە نۆڕکەوە بەڵێ ئەرە وەڵا لەوێەوە بەخۆشی هێنانیان بۆم باسکە ئەو کاتە چۆن بوو دابوونەریت و کللتوری ئەو کاتە چۆن بوو وڵایترە وجا بە وەڵاغانیان بەماین و ئەرە وەڵاوە حەفلیان بۆ کردی شاییان بۆ کردی ئەرە وەڵا خۆشە شایی ئەرە وەڵا ئەرە وەڵا خەڵکەکە ئەرەوە دەشتێک بوو ئەرەوە دانیشتە بوون ئەو کەسێک کە شووت پێ کرد باوکی منداران تەناسی پورزای خەزورم پورزای باوکم بوو دایکیان خۆشک بوو دایکیان خۆشک بوو ئەرە وەڵا بەڵێ بە قوربانتان یاخوا بەخێر بێن بەخێر ئاوەدان بێ گوندەکەتان حەزەکەی لە خزمەتانابین بە قوربانم بە قوربانم خواگایەت دێ خوا حافیز دێ یاخوا سەر چاو یاخوا بەخێر بێن گوندی کانی مەردان ئەگەر چی ژمارەی دانیشتوانەکەی کەمن و لە 6 ماڵ تێپەڕ ناکات بەڵام پەیوەندیەکی کۆمەڵایەتی هێندە بچەو لە بینیاندایە کە هەر ڕێبوارێک و هەر کەسێک ڕووبکاتە گوندەکەیان هەست بەو پەیوەندیە گەرم و گوڕە دەکات. ئەمڕۆ پرۆگرامی گەشتی زریان لە گوندی کانی مەردان بوو. سپاس بۆ گوندنشینان کە ئەمڕۆ بەڕاستی ماندوومان کردن. سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەکە کە دۆشاوی نمنمە. سپاس بۆ ئەستافەی کە لەگەڵمدا ئەمڕۆ ماندوو بوون. ئەگەر چی ماندوو بووین لە گەشتەکەمان لە بەرگەرمای خۆرماینەوە بەڵام بەڕاستی کەشێکی تایبەت و گەشتێکی زۆر خۆشمان ئەنجامدا. هیوای ئەوە خوازم کە هەر یەکێک لە ئێوە بتوانێت سروشتی کوردستان ببینێت و گوندەکانی کوردستان بەسەر بکاتەوە تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوەر بن سەرکەوتوو بن. من لتون ونازيل
هجي كميان بوني أمنيان طابل آزي